بینرانی عزیز لارکوێکن سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم کام ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکەم بە میوانداری زۆر بەڕێز کاک ئاکۆ شاروشی کە بەڕێزیان شاعیر و ڕەخنەگرن ئەمڕۆ باز لە کار و چالاکی هونەرەکانی بەڕێزیانەکەین. کاک ئاکۆ بەخێر بیت. زۆر سپاس بۆ تۆش. سڵاوم بۆ ئێوە بۆ بینەرانیم کەناڵە جوانە کەناڵی سلێمانی کە بێ جیاوازی بەهرەمەندان و شاعیران و نووسەران و هونەرمەندان بەسەرکاتەوە و چالاکیەکانیان ڕووماڵەکە بەڕووی خەڵکی کوردستاندا. سپاس. کەناڵی سلێمانی هەمیشە ماڵی ئێوە بۆ ماڵی هەموو هونەرمەند و هونەردوەستێکە. کاک ئاکۆ پێش بەرنامە ئاماژەم بۆ کردکەوتم بزانم کاک ئاکۆ چی بنووسم وتە بنووسە شاعیر و ڕەخنەگەر. بزانم شەعر یاخود ئەدەبی کوردی لە ئێستا پێویستی بە ڕەخنەگرتنە. ڕەخنە لە چه هونەرێکی شعری ئەگریتۆ؟ بەڵێ پرسیارەکە جوان بوو. پرسیارەکە کۆمەڵێ وەڵام لە خۆی دەگرێت. لەکێک لە وەڵامانە ئەوەیە کە ئینسان کە کارێک دەکا کۆمەڵێ بڕیاری یەکلاکەرەوە بدا و باوەڕی تەواوی بەخۆی هەبێت. زۆر لە شاعیران و نووسەران هونەرمەندان کاتێک کە پرسیاریان لێ دەکەی خۆت بە هونەرمەند، خۆت بە نووسەر، خۆت بە شاعیر دەزانێ، بە نیمچە باوەڕ بەخۆبوونێکەوە یاخود بە باوەڕ بەخۆبوونێکی کەمەوە و بە لەبلەبانیەکەوە بە ئیزدیواجەتێکەوە بە دووالیزمێکەوە ئەڵێ نا من خۆم بە شاعیر نازانم. ڕاستە بەهرەی نووسین، شاعیر، نووسەری، هونەروانی لە هونەرە جوانەکانن کە مرۆڤایەتی و مرۆڤ شانازی پێوە بکات. بەڵام بەو مانایە نییە ئەو بەهرانە و ئەو توانانە لە سەرووی جوانی و پیرۆزی مرۆڤۆن. دوجار مرۆڤ لە هەموو شتانە گەورەترە. تەنانە لەوەی لە گەردوونا هەیە بە فریشتەکانیشەوە مرۆڤ لە هەمووانە گەورەترە. مرۆڤ لە هەموو ئەیوانانە گەورەترە کە پێوترێ شاعیر، نووسەر، ئەدیب، ڕۆژنامە نووس، دکتۆر، پرۆفیسۆر، هەتا دوایی لە هەموو ئەیوانانە گەورەترە مرۆڤ. لەبەرەوە بێ بە باوەڕ بەخۆبوونێکی تەواو بڵێ بەڵێ من ئەو کارە ئەەکەم، ئەو توانایە لە خۆمە ئەبینم، بەڵێ من شاعیرم، بەڵێ من ڕەخنەگرم، بەڵام تا چە نەتوانم لە ڕێی ڕەخنەوە خزمەت بە ئەدەبیاتی میلەتەکەم ئەەکەم، تا چە نەتوانم لە ڕێی تێکستە شێعرەکانەوە خزمەت بە شێعر و ئەدەبیاتی کوردی ئەەکەم. ئەمەیان پرسیارێکی هەمیشەیی و فەلسەفیە کە بێ لە خۆمانی بکەین. ئەی کاک ئاکۆ تا چەند توانیوێتی ئەو ئیشانە بکات کە ئێستا خۆ ئاماژە پێکرد؟ بەردەقای ئەو کاتێک کە هەمە لە ژیانمدا بۆم دەمێنێتەوە لە وەزیفەکەم و لە ژیانی مائیشی و ژیانی عایلەوی و ژیانی کۆمەڵایەتی، لەو کاتێک کە بۆم دەمێنێتەوە تەرخانی دەکەم بۆ کتێب خوێندنەوە و بۆ نووسین لە بواری ئەدەبیدا، چ شعر بێ، چ پەخشان بێ، چ کاری هونەری و ئەکت و نواندن بێت، و ئینسان ئەبێ بەهرە و توانان لە خۆیان بدۆزێتەوە، نەک خۆی لە بەهرەیەکا بدۆزێتەوە. ئینسان خۆی بچووک نەکاتەوە لە یەک ئیشدا یاخود لە یەک بەهرەدا لە یەک بواردا خۆی بچووک نەکاتەوە. زۆر و پرسیار و ڕەخنێم لێ دەگیرێ بۆچی خۆ تەرخان ناکەی بە تەنها بۆ ئەکت. باشە من 6 مانگ جارێ ئەکتێکم دەست دەکەوێت بۆ نمونە، 3 مانگ جارێ ئەکتێکم دەست دەکەوێت کە دەستشم دەکەوێت ڕۆژێکە لە ڕۆژەکەشدا چەند سەعاتێکە. ئەوەی کە بوو لە پرسیارەکانی من بەس خۆت پێشەوە جوابیایەوە. باشە لە وەرزێکە ئیشێکم دەست دەکەوێت، کارێکی هونەریم دەست دەکەوێت کە مشارەکە بکەم لەگە ستافێکی هونەریە. ڕۆژێکە ئەو ڕۆژە چەند سەعاتێکە. ئەی دوای ئەوە دانیشم چاوەڕێکم هەتا 3 مانگی تر، 6 مانگی تر، ساڵێکی تر ستافێکی هونەری تر بانگ بکانەوە بۆ مشارەکێکی هونەری. ئەی تواناکانی ترم، یعنی تواناکانی ترم. بژێوی ژیانیش ئێستا هۆکارێکە بۆ ئەوەی کە تۆ لە هەنێک کاری جیاوازا بەشدار بیت. پرسیارەکە جوانە. خۆی یەکێک لە خراپیەکانی کۆمەڵگەی ئێمەوە ئەوەیە کە تەتەڕف و زیادەڕەوی ئەەکەین یاخود کەمڕەوی ئەەکەین لە خۆتەرخانکردن و لە حەقدان بە وەزیفەمان، یان ئەوە تا زیادەڕەوی ئەەکەین لە بیرکردنەوە و خۆتەرخانکردن بە ئیش و وەزیفەوە کە لێمان ئەبێت بە واهیمەیەک و واسواسیەک، یان ئەوە تا هێندە ئیهمالی ئەەکەین حەق ناین بە وەزیفەکەمان، یعنی مقابلی وەزیفەکەمان حەڵال ناکەین. من لەگەڵ حەدی وەسەتم بەقەدەر
ئەوەی کە مقەسیر نەبی بەقەدەر ئەوەی کە زەرەر لە بەرژەوەندی گشتینەی حەق بی بە وەزیفە بەڵام زیاد لەوە ناحەقی بەرامبەر بە خودی خۆت ئەی دوای ئەوە کاتەکانی تر تەرخانکەی بۆچی بۆ بەهرە و توانازاتیەکانی خۆت بۆ ژیانی خۆت بۆی دوجار خۆ دوور نەکەیت خۆ دوور نەکەیت لە ناو کایە ماتریال و مادیەکاندا کە دوای چەند ساڵێک تەمەنت ئەڕوا ئەنجا بیرەکەی تۆ ئەرێ بەڕاست هیچم نەبوو بە هیچ ئەرێ من تەمەنم ینی شەرم لەو ساڵانەکە کە لە عومرت ڕۆیشتووە هیچت بە هیچ نەکردووە دوجار تۆی بووی بە ئەکتەری نمایشکاری دابوونەری تە چەق بەست و دواکەوتەکان یعنی بیرێکت لە خۆت نەکردوتەوە من چیم من پێویستە چۆن بیرکەمەوە من پێویستە بۆ خۆم بژیم من پێویستە لە ناو خۆمدا بژیم بەڕاستی ئێمە تەمسیل بۆ یەکترەکەین ئێمە بۆ یەکترە ژین ئێمە بۆ خودی خۆمان ناژین بۆیە زۆربەمان خودی خۆمان ون کردووە کە ئەم گەڕان بەناو وجودیەتە یەکێکە لە فەلسەفە گرنگەکانی ژیان کە ئێمە هێمانمان کردووەکو وەکو نەک تاکی کوردی وەکو تاکی شەرقی زۆر ڕاستە کاکا کۆ بزانم حەزم کرد پرسیاری ئەوە بکەم بزانم نازناوەکە زۆر جوانە ئاکۆ شارۆشی ئەم شارۆشیە سەرچاوەکەی چییە و پێش ئەوەی جوابی ئەوم بیتەوە مەرجە شاعیرەکان زۆربەی شاعیرەکان لای ئێمە نازناوێکیانێ مەرجە شاعیر نازناوێک بەخۆی هەبەیە خۆ تۆش ئەمە هەر شتێکی ڕەمزیە شارۆشی شارۆشی ناوی گوندێکە بەڵێ لە هەمان کادا ناوی تیرەیەکە لە عەشرەتی ئاکۆ خۆتان نەزانن کە کۆمەڵگای کوردی لە کۆمەڵی عەشیرەت پێکاتووە بنەماڵە و ئەو شوێنێک کە من تێیدا ژیاوم گوندی قادراوە و گوندی سەرگەینیا بوو لە بناری قەندیل و لە دەڤەری پشدەر عەشرەتی ئاکۆیەکێکە لە عەشرەت دیارەکانی ئەو دەڤەرە لە کوردستانیشدا بڵاو بوونەتەوە و لە هەموو ئاستەکاندا و لە هەموو چین توێژەکاندا خەڵکیان پێگەیاند و خستێتە ناو کۆمەلگاوە و بەنسبەت ئەوەی کە شاعیر بۆ شاعیر مەرجەیە مەرج نییە خۆی نازناو زۆر گرنگە بەڵام معنای هەبێت یعنی نازنایەکی تەقلیدی نەبێت و دوجار ئەو نازناوە شانازیەکی تیابێ باوەڕ بە خۆبوونێکی تیابێت تەحەدایەکی تیابێت شەرمی تیا نەبێت نازناوێک نەبێت کەسی تر بە ناچاری بەسەریا سەپاندبیت یا بە تەمسیلی لە بە چەند مەساڵەیەکی مادی و شەخسی و بنەماڵەی نازناوێکت بۆ خۆدا تاشی بێت کە ئەسڵی خۆت نەبێ بەدەر لەوانە نازناو جوانە چۆن نازناو بۆ دەقی شعری ناونیشان بۆ دەقی شعری زەڕوڕە و یەکێکە لە ڕێگەزە جوانەکانی شعر و دەقی ئەدەبی بە هەمان شێوە نازناو بۆ شاعیر هێندەگرن باش کاکا کۆ بزانم سەرەتای نووسینت لە چه فۆرمێکی شعریە تۆ ئەینووسیت سەرەتا لە چێوە دەستە پێ کرد و ئێستا لە چه فۆرمێکی شعریە ئانووسیت زیاتر با ئێمە نەڵێین بە زمانە هەڵە باوەکە کە زۆربەی شاعران نووسەران تێکەوتون با نەڵێن کلاسیک من سەرەتا لە شعری ستونیەوە دەستم پێکرد ستونی بەو مانایی کە شێوەی شعرێک لە شێوەی ئیقاعێکی مۆسیقی کێش و سەرواداردا بێت جا بابەتەکانی شعر جۆرا و جۆرن و ژانرەکانیشی جۆرا و جۆرن شعر بەگشتی 4 ژانری هەیە ژانری درامی واتە شانۆیی شعری داستانی هەروەها شعری تەعلیمی واتە فێرکاری و لە هەموو ژانرەکانی تری شعر کۆنتر ژانری لیریک و لە هەموو ئەو 4 ژانرانە بابەتی جۆرا و جۆرمانە بەدەیا بابەتمان هەیە بەڵام شاعیر گرنگە کە بابەت و ژانر لێ جیا بکاتەوە و بزانێت تێکستی ئەو نووسیوێتی چ ژانرێکە ئایا کە شعرە لە کام ژانرانی شعرە کە شعر نییە ئایا پەخشانە ئایا وتارێکی ئەدەبیە ئایا یادداشتێکە ئایا چ ژانرێکە خۆت کام ژانرە بەلاو بەسەندەوە زیاتر ئەنووسیت لە ژانری شعر خۆم مقەیەد نەکردووە پێویستە ئاکۆ خۆم بیکەم بە ئەرگ لەسەر خۆم بڵێم ئەبێ من ئەو ژانرە بنووسم خۆم ئازاد کردووە لەو 4 ژانرانی شعرکانیان بنووسم بە بۆ هات و بەو کات و شوێن و
خۆتەرخانکردنە جەستەی و ڕۆحی و دەرونیەیە کە من بۆ خۆمی ئەڕەخسێنم شاعیرە بێ کات و شوێن و بێ ئەو ڕیلاکس بوون و لە ناو خۆداژیان بۆ خۆی بڕەخسێنێ بتەوێت دەوروبەر بۆ بڕەخسێنێ کەس بۆ ناڕەخسێنێت. یعنی قەت بووە کە تۆ خۆت بۆ شعر ئامادە بکە یاخود ئیلهامی شعری کات و ساتی نییە؟ نەخێر، بەڵام کە تۆ گرنگیت بە توانای نووسینی خۆتتدا کە تۆ زانیت تۆ ئەدیبێکی توانای نووسینی دەقی ئەدەبیت هەیە ئەبێ زۆر ئەو گرنگی ئەو توانایەت لەبیر نەچێتەوە و بەکەمی نەزانی و بە چاوی کۆمەلگا لەو بەهرە و توانایە نەڕوانی چۆ چاوی کۆمەلگا چاوێکی تێکشکێنەرە. کۆمەلگا من و ئێمە و ئەو سافە و هەموو کۆمەلگا کە کۆمەلگا چۆن ئێمەی خۆشەوێ کاتێ ئێمەی خۆشەوێ وەکو پشیلەکەی بەردەستی ملکەچی بی. کاتێک کە تۆ یاخی ئەبی وەکو شاعیرێک وەکو ئەدیبێک ئەڵێ من خاوەنی بیرکردنەوەم خاوەن ڕەم خاوەن هەڵوێستم ئەڵێ من تۆمەوە خۆش نایە من تۆم وەکو پشیلەکەی بەردەستم خۆشەوێ بە حیوار پێت ناڵێ بەس بەکردەوە پێتەڵێ. تۆ شعر بۆ کێ ئەنووسی کەواتە؟ شعر تعبیرە لە مستەوای ڕۆشنبیری و دنیابینی و ژیانناسی و ئاینناسی خۆم لە خودی خۆمەوە بۆ کۆمەلگاکەم دوجار دەری دەبڕم و دەیڵێم ئەو شعرانە دەخوێنمەوە دەینووسم بڵاوی دەکەمەوە بۆ کۆمەلگاکەم بۆی ئەو دنیابینینەی من بگاتە هەموو جیلەکانی کۆمەلگا. ئەمەش هەڵوێستێکی فکری و ڕۆحی و معنەویە لە ڕێی ئەو بەهرێنەوە. زۆر باشە بەتەکید کاگا کۆبزانم ئەرکی شاعیر و ئەدەبوانی کە لە ئەدەبیاتی کوردیا ئەنووسن ئەوانی کە شعر ئەنووسن ئەرکی ئەمانە چییە؟ چۆن لە کەسانی ترجیا ئەکرێنەوە؟ بۆچی کەسێک کە خۆی ناوانێ من شاعیرم من ئەدەب ئەنووسم من لە ئەدەبیاتی کوردیا باشم ئەمانە ئەرکیان چییە؟ چۆن جێ ئەکرێنەوە لە کەسانی تر لە هونەرمەندانی تر لە هونەر دۆستانی تر بە حکمی شاعیر و ئەدەبیاتیش بەشێکە لە هونەر؟ بەڵێ پرسیارەکە جوان بوو. لە دەرناسی ئەدەبی کوردیدا هەیە یەکێک لە بنەما سەرەکیەکانی دەقی ئەدەبی ئەوەیە کە سروشتی جوانی زائیدەن بەرژەوەندی باڵا. ئەم دوو بنەما سەرەکیانەی دەقی ئەدەبی ئەرک و وەزیفەی شاعیر و ئەدیبانمان بۆ دیاری دەکات لە کۆمەلگایان. چۆن؟ لە دەقی ئەدەبیدا بێ بەرژەوەندی باڵای کۆمەلگا نەتەوە خاک نیشتیمان ڕەچاو کرابێ کە بەرژەوەندی باڵا ڕەچاو کرابێ یعنی چی؟ یعنی ئەو دەقا ئەو شعرە نابێ زەرەری بۆ کۆمەلگا بۆ نیشتیمانەکەت هەبێ. ئەو بەرژەوەندی باڵایە بەرژەوەندی گشتیە. زەرەر چییە؟ زەرەری معنەوی زەرەری فکری زەرەری ئینتیمایی زەرەری بەها جوانەکانی کۆمەلگا بە بەها فکری و بە بەها مەعریفی و بە بەها ئەخلاقەکانیشەوە. باشە؟ ئەمە یەکێکە لە بنەماکانی دەقی ئەدەبی. ئەمە لە هەماکادا وەزیفەی شاعیران و نووسەران و ئەدیبانیشە. بنەماکەی تریش سروشتی جوانیە. شاعیرە بێ لە یان نووسەر لە تێکستە لە دەقا ئەدەبیەکاندا سروشتی جوانی بە سروشتی بەبێتە سەنوع بەداهێنراوی بە ئیبدا ئەوە پێشکەشی کۆمەلگاکەی کا بۆچی لە جوانیدا ئێمە ئارامی بەدەستهێنین لە جوانیدا ئێمە ڕیلاکس بین لە جوانیدا ئێمە سوود و قازانجمان پێیەگا سوود و قازانجەکە ئەوەیە کە ئێمە چێژێکی ڕۆحی و فکری و دەرونی وەرەگرین کە ئەمەش گرنگە بۆ ژیان بۆ کۆمەلگا بۆ ژیانی کۆمەلگا. ئەمەش ئەکەوێتەوە سەر مستەوای ڕۆشنبیری ئەو کەسە مستەوای دنیابینین و ژیانبینین و وجودی ئەو کەسە لە کۆمەلگا ئەکەوێتەوە سەر مستەواکەی بە پێی مستەواکەی تێکستەکانی دیاری دەکرێت و ئەوەی کە زۆر گرنگە ئەمن بنەمایەکی تریش بۆ زیاد دەکەم کە بنەمای ئەخلاقی ئەبێ
ئەدیب بە ئەدەب بێ لە مامەڵەکردندا ئەبێ ئەدیب و نووسەران و شاعران نەک تەنها تێکس بهۆنەوە بەڵکو ئەخلاقی خۆیان مامەڵەکردنی خۆیان بهۆنەوە بە جوانترین شێوە مامەڵە بکەن ئەگەر شاعیرێک نووسەرێک لە ناو کۆمەڵگایە لە هەڵسوکەوت و مەعایشە و مامەڵەکانیدا ئەگەر ئەدەبی مامەڵەکردنەکەی جوان نەبێت هەڵسوکەوتی جوان نەبێت ئەتەکێتێکی جوانی نەبێت ئەگەر ڕووی خۆش نەبێت ئەگەر شکێنەر بێت لە ناو کۆمەڵگایە ئەگەر سوودی نەبێت لە کۆمەڵگایە ئیشیەوە بێ هەر دەوروبەرەکەی بشکێنێتەوە بەس بۆی خۆی دەرکەوێت خۆی دیار بێ چەند تێکستە نووسینەکانی جوان بێ جوانیکی ڕووکەشە و مەرەکەبێکی سەر کاغەزە و هیچ سوودی نییە بۆ کۆمەڵگا بە نمونە شاعیر منی شاعیر ئەگەر من بەیانی چوم خۆم لە خۆم بتا بەیانی چوم هەوڵی ئیمتیحانمدا جیلی ئێستا سەیری کام تەسەڕوفەم کرد جیلی ئێستا کتێبەکەم ئەکەن بە پەیام بۆ جوانکردنی ژیانیان نەخێر یەن لاسایی مەکەنەوە ئەڵێ کاکە ئەو کەسێکی وا بەتوانە شاعیرێکی ئەوەنە شعر جوان و تێکست جوان ئەوە تا خۆی وێران کرد ژیان چییە نەخێر ژیان زۆر جوانە ئەگەر نووسەرێک ئەدیبێک ڕێزی ژیانی خۆی نەگرێتەوە تا ڕێزی ژیانی هەموو مرۆڤایەتی پێشتر کردەوە ئەمە زۆر مهمە یعنی ئێمە شتێک ئەنووسین ئەبێ یەکەم جار لە خۆمانە تەطبیقی بکەین شعر جوانیە نووسین جوانیە نووسین جوانیە ئەو نووسینە ئەگەر لە هەڵسوکەوتە بەرجەستەی نەکەین و پراکتیزەی نەکەین مەرەکەبی سەر کاغەزە هیچ بایەکی نییە شعر پێویستیە یاخود حەزە بۆ تۆ هەردووچێت ئەو بنەمایانەیە کە باسم کرد و بنەمایەکی خۆشم بۆ زیاکرد ئیستینتاجاتی شەخسی خۆم وەڵامی ئەو پرسیارەت کاگا کۆ باسێکی ئەوم بۆ بکە بزانم شعری کوردی هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە بینیوە لە ئێستادا تۆ وەکو شاعیرێک وەکو ئەدیبێک چۆن ئەیبینیت شعری کوردی وەکو شعری نەتەوەکانی تر لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵگای مرۆڤایەتیدا پێشکەوتووە بەڵام کەمتر لە چاو میلەتانی دیکە بۆچی کەمتر لەبەر چەند هۆکارێک لەبەرەوەی کە ئێمە خاوەنکیانێکی نەتەوەیی لە مستەوای دەوڵەتیدا نین هەرێمین ئەگەرچی ئەم هەرێمەش بە قوربانیدان ڕەنجی هەزاران شەهیدان دەستەبەر بووە کە مەشانازی بۆنەکەمە بەڵام لە ئاسی تەمۆحی ئێمە زیاتر ئەمە هۆکارێک هۆکارێکی تریش ئەوەیە خاصڵەتە پەروەردی و پەروەردەی شخصەکانی تاکی کوردی کە نەیتوانیەوە ببێتە ڕەخنەگرێکی ڕازگۆ و ڕاستەقینە بەرامبەر بە خۆی بە کارەکانی خۆی یعنی نەیتوانێت ڕازگۆ بێت لەگەڵ خودی خۆیدا اینجا کە نەتوانێت ڕازگۆ بێت لەگەڵ خودی خۆیدا لەگەڵ کارەکانی خۆی بە تاکی ناتوانێت ڕازگۆ بێت لەگەڵ لە هەڵسەنگانی کاری کەسی بەرامبەری ڕەخنەگرە بێ یەکەم جار خۆی ڕەخنە لە خۆی بگرێت یەکەم جار خۆی کارەکانی خۆی ڕێک کاتەوە خۆی کەسێکی سەرکەوتوو بێت لە ژیاندا کارە خوارەکانی خۆی ڕاست کاتەوە ئەجا بێت یارمەتی خەڵکانی تریش با بڵێ ڕەخنە لەو کارە دەگرم ئەمەوا جوانترە ئەمەوا جوانترە دوجار ڕەخنەی ئەدەبیش کە ژانرێکی زۆر گرنگی ئەدەبیاتە لە هەموو جیهاندا لەناو میلەتی ئێمەدا کەمتر گرنگی پێداوە منیان بە ناوی ڕەخنەوە تێکستێکی تۆیان ئەم برادر ئەو برادر دێن مەقالەیەک وایە مەقالەیەکی ڕەخنە نووسیوە تەماشا دەکەی ئەو مەقالەیە ڕەخنەی ئەدەبی نییە ستایش و پیاڵدان و دەرخستنی ئەو کەسەیە وەکو وەفایەک وەکو چاکەیەک لەگە ئەو برادەرە ئەیکرد باز ئەمە ناچێتە قاڵبی ڕەخنەوە من زۆر کتێبیوان بینیوە ناونیشانێکی زەقی لێ نووسراوە ڕەخنەی ئەدەبی کە چمە ناوڕۆکیوە ڕەخنەی ئەدەبی نییە ستایش و پیا هەڵدان و هەڵانی ئەو کەسەیە بە عیلاقاتی شەخسی بۆ بچووکردنەوەی شاعیرانی ترە بەداخەوە یعنی ڕەخنەگرمان زۆر کەمە ینی بەداخەوە ڕەخنەگرمان زۆر کەمە کە ڕەخنەگری ئەدەبی ڕاستەقینە و ڕازگۆ و شارەزا و ئەکادیمی زۆر گرنگە بۆ پێشخستنی ئەدەبیاتی میلەتەکەمە زۆر باشە بزانم کاکەکەوت تا چۆن باوەڕێت بە وەرگێڕانی دەقی هەیە خۆت دەقەکە شعری بێ ئەخۆت بەخشان بێت هەر شتێک بێ تا چۆن باوەڕێت بە وەرگێڕان هەیە ئەمە چێژ و مانای دەقەکە ناکوژێت وەرگێڕان لە زمانێکەوە بۆ زمانێکی دیکە مەبەستمە وەرگێڕانی
کتێبە منهەجیە زانستە سروشتیەکان و ئەو زانستە مرۆڤایەتیانەی کە زەڕوڕن منهەجن لە قوتابخانە و لە کۆلێژەکان و پەیمانگەکان ئەمە ضروریاتە بەڵێ ئەوانیش بالەوانەوە دەست پێ بکەین ئەوانیش لە وەرگێڕانەکەیە زوڵم لە ماناکە ئەکەن بە ڕێژەیەکی سەدی کە ناتوانن سەداسەتی معناکە نەقڵکەن لەو زمانەوە بۆ ئەو زمانی کە پێی تەرجمە دەکرێت بۆ نە زمانی کوردی خۆمان هەموو ماناکە ناگا لە چاو ئەو دەقەی کە بە زمانە ئەسڵەکە نووسراوە بۆ دەقی ئەدەبی زوڵمێکی زیاترە لەبەرەوەی کە دەقی ئەدەبی جیاواز لە زانستە سروشتیەکان کۆمەڵی خەسڵەتی هەیە لە ڕووی فۆرمەوە لە ڕووی زمانەوە کاتێک کە تۆ تەرجەمەت کرد فۆرمی ئەو تێکستە بە تەواوی تێک ئەشکێنیت و ناشتوانی بنیاتی بنیتەوە واتە لەگەڵ یانیت لەگەڵ یانین بە هیچ شێوەیەک خۆ هەر ئەو وەرجێڕانی دەقە شعریە بیانیانە بوو کە شعری لە شعری ستونی شاعیران تۆران لە نووسینی شعری ستونی ئێستا کۆمەڵێک کەس پەیدا بوون بەداخەوە پەخشانت بۆ دەنووسن تەنان ناتوان پەخشانێکی ئەدەبیش بنووسن پەخشانێکی زۆر زۆر نیمچە پەخشانێکت بۆ دەنووسن وشە وشەیان دوو وشە سێ وشە دێنە خوارەوە ناوی دەنێن شعری حڕ کاتێک لی دەپرسی شعری حڕ چییە چەند جۆر شعری حڕت هەیە نازانێ فۆرمی شعری حڕ چییە نازانێ جیاوازی نێوان پەخشان و شعرکە نازانێ ئەو نووسینی ئەو نووسیوێتی پەخشانێکی ئەتیادیش نییە چ زایەوەی ئەو ناوی ناوە شعر یعنی ئەمە خۆشە خەڵەتێنێ و خوێنەر و بینەشە خەڵەتێنە بەداخەوە ئەوە زوڵمێکە لە شعر کراوە بۆیە ئەڵێن فەوزای شعرە ئەجینا فەوزای شاعیر و شعر زۆری نییە بەڵکو فەوزای خەڵەتانی خود و خەڵەتانی خەڵک زۆر باشە کاگاکۆ دەستەیەکتان هەیە بە ناوی دەستەی شاعیرانی تەباگەر هەڵە دەبم بەسێکی ئەو دەستەیەم بۆ بکەی بەس کەمێ بە کورتی بەسێکی ئەو دەستەیەم بۆ بکەی بزانمە بەس دەدامەزاندنی ئەم دەستەیە چی بووە کار و چالاکیەکانتان چییە؟ دەستەی شاعیرانی تەبا ئەو هۆکارانەی بوونە هۆی دروستبوونی دەستەی شاعیرانی تەبا ئەو ناتەبای و یەکترشکاندنەی شاعیران بوو کە هەر شاعیرە و ئانیشکی لەو دەدا و شەقی لەو دەدا و ئەوی دەخست و بۆەوەی خۆی بە تەنها لە ساحەکەی بمێنێتەوە هەمووی بە کەوتویی ببینێت بۆی خۆی بە تەنها خۆی بە پێوە بوەستێ ئەم حب الظهورە وای کرد کە شاعیران تووشی ئەو غەڵەتە بن کە یەکتر بشکێن کاتی دەستی شاعیرانی تەبامان دروست کرد بۆ دروستکردنی تەبای و قبولکردنی توانای یەکتر و قبولکردنی نووسینی یەکتر ئەمە دروست بوو وە کۆکردنەوەی لە کۆڕێکدا یان لە چالاکیەکدا یان لە فیستیڤالێکدا فیستیڤالێکمان ئەنجام داوە فیستیڤالێکی دیکەش بە ڕێگاوەیە خوار بێ و فیستیڤالەش دەکەین لیژنەی هەڵسەنگانی فیستیڤالەکانیشمان مامۆستای زانکۆ و ئەکادیمی هەمویان ماستەر و دکتۆران هەیە لە ئەدەبیاتدا شارەزان نهاتوین شاعیرێکی بەتەمەن بە ساڵاتچوو بێنین بە نەشارەزایی بێ حکم با لەسەر مستەوای شعری گەنجەکانمان ئەو غەڵەتە ناکەین بە هیچ بۆچی ئەی بۆ ئەوان نابن بە مامۆستای ئێوە مامۆستا تەمەن من بەوە نابمە مامۆستاکە تەمەنم لە تۆ زیاتر نا تەمەنەکە بە شارەزایی ئەبم بەڵێ بەڵام ئەوان لەوانەیە لە کاتێکا شعریان نووسی بێ ئێوە سوودتان لێ وەرگرت بێ ئەوە کردبێتان بە ڕێبەری خۆتان کە تۆ یەکێک بکەی بە ڕێبەری خۆت و مامۆستای خۆت ئەبێ بزانی تەمەنی بە فێڕۆ نەچووە لە شعر و ئەدەبیاتدا سوودی لە تەمەنی خۆی تەرخان کردووە بزانێ و کەسا بە زمانی کتێب و بە زمانی ئەکادیمیا و بە زمانێکی منهەجی قسە لەگەڵ دەکا بە زمانێکی بابەتی قسە لەگەڵ دەکا نەک بە میزاجی خۆی بڕیاردا چونکە دوجار ئەدەبیات بە منهەج کراوە بە زانست کراوە لە کۆلێژەکانی ئەدەبیات لە زانکۆ پەیمانگاکان ئەخوێنرێ هەزارە کتێب لەسەر ئەدەبیات هەیە ناکرێ من بە میزاجی خۆم ئەدەبیات بخوێنمەوە دەبێ کتێب بخوێنمەوە بە زمانی کتێب قسە بکەین بەداخەوە ئێمە لە کۆمەلگای ئێمە زمانی کتێب باو نییە بۆ قسەکردن لە هیچ مەجلیسێکە بە زمانی عەشایر و زمانی جڵفی و لابەلا و هاکەزایی مەرغوبە کە هەتا ئێمە حاڵمان ئەو حاڵە بێ نەبینە خاوەنی زمانێکی تۆکمە و زمانێکی ئەدەبی تەنانەت ئەبێ بە زمانێکی ئەدەبی نوکتە و قسە خۆشەکانی زمانەوەی بە زمانێکی ئەدەبی بێ نەک بە نەرەستە حسابی کەسایەتی شعوری بەرامبەر زۆر باشە کاک